سڵاو بنیارانی خۆشەویست ئەم کاتەتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک هاتووکنە نەحەیی کەلەکچی لە سنووری قەزای شێخان بابزانی نەحەیی کەلەکچی لە ڕووی خزمەتگوزاری چۆنە ئایا وەکو پێویست خزمەتگوزاری حکوومەت پێشکەشی کردووە بابزانی گلەی و داواکاری هاوڵاتیانی ئەم نەحەیە چیە فەرموون بینەریان بەرنامەیە بن. بەخێر بن سەرچاوان. نەحەیی کەلەکچی لە ڕووی خزمەتگوزاریەوە چی بۆ کراوە پێویستی بە چیان؟ سەرەتا بەخێر بن بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم دەستان خۆش. ناحەیی کەلەکچی بەپێی ئەو سەرژمێریە نافەرمیانەی کە کراوە زیاتر لە 45 بۆ 50,000 دانیشتوان دەبێت. یعنی ئەوە ژمارەی ناحیە نییە، ئەوە زیاتر لە ژمارەی ناحیە. بڵێ هیچ بۆ کەلەکچی نەکراوە بێئینسافیە کراوە، ینی کەلەکچێکی 2005 و 2006 لەگەڵ ئێستا بەراورد بکەی جیاوازی هەیە شت کراوە. بۆ نمونە پێشتر ئەگەر 2 قوتابخانە لە کەلەکچی بێستا بە 15 و 20 قوتابخانە لە کەلەکچی هەیە، زۆر شتی تر هەیە. بەس کێشەیەک هەیە لە کەلەکچی، کێشە سەرەکیەکە ئەوەیە خەڵکەکە ینی حەسر بیگە لە ناو ناحیەی کە قەباری نیشتە جێبوونی بچووکە پێویستە بەرفراوان بکرێت. کێشەی زەویزار لە کەلەکچی لە بینی خەڵکە ڕەسەنەکەی کەلەکچی و شارەوانی کەلەکچی و مدیر ناحیەی کەلەکچی ساڵانێکە، ینی پێویستە چارەسەر بکرێتن. خەڵک پێویستی بەوەیە زەوی دابەش بکرێت، ینی ماڵ هەیە 4 برا 3 برا لە یەک حەوشن، ینی کەسێ دەوێت مثلەن باوکی لە برای جابێتەوە ناتوانین لەبەرەوەی زەوی زۆر گرانە لە کەلەکچی. ینی قەنەعات کە زەوی لە کەلەکچی لە قەزایەک گرانترە، هەندێک جار لە هەندێک محافەزە گرانترە. لەبەرەوەی کێشەیەک هەیە لە کەلەکچی ئەو زەویانەی کە ئێمە لێرە لە کەلەکچی نیشتەجێین تاپۆ نییە، پێشتر زیراعی بوون، هی خەڵکی کەلەکچی ڕەسەن بوو. ئێستاش ئەو خەڵکە ئەو هەموو زەویان لێ ڕۆشتووە، حکومەت دەیەوێت ینی بە قەرەبوویەکی زۆر کەم هێشتا زەویان لێ بە، ینی ئەوە بێئینسافیە، ینی پێویستە هیوانیش لە پێش چاو بگیرێ، حەقیوانیش بدرێت و زەوی دابەش بکرێت. ئەوە خزمەتگوزاریە سەرەکیەکەیە بۆ کەلەکچی، ینی ئەگەر بکرێت ئەوە باشترین خزمەتگوزاریە. و هیوادارم لە بەرپرسانی ئێرە کە خەڵک دەزانم بەرپرسی ئێرەی چییە، ئەم ئینتیخابە شۆک و هەموو ئینتیخابەکانی تر وەکو هەموو هەڵبژاردنەکانی تر ئەمە بە هەڵ بزانن و خەڵکی پێچەواشە بکەن، ئەگەر بکرێ و نەکرێت تۆزێ دڵێم خەڵکە خۆشن کە زەوی دابەش دەکرێت، چونکە خەڵک پێویستی بەم خزمەتگوزاریە. خزمەتگوزاریەکانی تریش بەعام ینی پێویستم، بۆ نمونە ینی معقولە تۆ ناحیەیەکی 45-50,000 کەسی ئەو هەموو وەرزشوانت هەیە، ئەم هەموو یاریزانت هەیە، یاریگایەکی خۆڵ هەیە، یاریگایەک هەیە خۆڵە، ینی هی ئەوە نی یاریزان لەسەر یاری بکە. یاریزانیش پێویستی بە یاریگای، ینی نە یاریگای بالەیە، نە مەلەوانگەیەکە، نە پارکێکە، ینی ئەو پێداویستیانەی، ینی ئەو شوێنانەی کەەوە گەنجێک پێویستی پێێتی شەوان ڕۆژان کاتی تێدا بەسەربەی لێرە نییە، ئەنی گەنج لەسەر جادەکەوتوو. ئەگەر تۆ یاریگای بۆ نەکەی، تۆ مەلەوانگەیەکی جوان و ستاندەری نەبی، ئەگەر حکومی بیان کاکە ڕێگە بە ئەهلیەکەی بدە، ینی بۆچی شتێک بکرێت دەبێ مەسئولێک بەبێ هیچ پارەیەک ئەوەندە حەسەی تێدا بێت، دە لە خەڵکەکە گەڕێنیشکەن. من کەس دەزانستم ینی دەوێت ئیش بکە، دەوێت یاریگا دروستکە، دەوێت شتی ئەهلی پارک شت دروست بکە، بەڵام لەگەڵ ڕێزم بۆ هەنێک بەرپرس کەوا دەزانن دەبێ وەکو خوێ لە ناو هەموو شتێکا بن. ڕێگە بە خەڵکی کەلەکچی نادەم بە خۆیش بۆ خۆی بکە، ینی ئەگەر تۆ ڕێگە بە کەسێک بدەی دەوڵەمەندێک دەستڕۆیشتوویەک لێرە با بۆ خۆی مەلەوانگەیەک بکاتەوە، با بۆ خۆی پارکێکی ئەهلی دروست بکە، با بۆ خۆی شوێنی ڕێگری لێ دەکرێت، ڕێگریەکە نەک بە مباشەرە. ینی معقول چییە تۆ بی لەسەر وەک قسەی خۆمان گۆرانتی گوتنی لەو بەرغازر بیتە سەر ماڵی حازر، ئەوەندە لە حەسەی ئەو کارە بۆ تۆ بێ، بۆچی دڵی کەسەکە لە ئیشەکە سار دەکەیەوە. لێرە ئەوە وەک گوتم خزمەتگوزاریە گەنجانەکان، ئەوانەی کە زۆرتر گەنج پێویستی پێ وەکو یاریگا ناڵێم یاریگای دوو گۆڵێن بەتنی،
یعنی کەڵەکچی هەموو یاریگایەکی بالەی تێدانی یاریگایەکی تێنسی تێدانە قاعی داخراوی تێدانە گەنجی بکە ئەوە بۆ گەنج و بۆ وەکو خێزانیش کە گوتمان زۆر پێویستە زەویزارەکەیە یعنی زەویزار لێرە دابەش ناکرێ نرخی یەک قەتعە دەچێتە تا 2 دەفتەر و نیو لە کەڵەکچی باشە خۆ کەڵەکچی نیوەرگ نییە بۆ خاتری یعنی قەتعە بۆچی لێرەوەندە گرانە خەڵکەکە بێزار بووە من پێم وایە ینی بە بۆچوونی من ئەو سیلە ڕەحمە عەشایریەی کە پێشتر باسمان کردووە لە کەڵەکچی هەبووە دەستێک هەیە نایە بمێنێ دەستێک هەیە نایە ئەو خزمێنەیە ئەو تێکەڵیە و ئەو یەک لە پشتی یەکی کەڵەکچیە نهێڵێ دەیەوێت خەڵک لێرە بۆ نمونە من ماڵم لێرە ماڵی برام بچێتە شێخان قەتعا لە شێخان ئەرزانە ماڵی برایکی ترم بچێتە دهۆک بچێتە شوێنێکی تر یعنی پەرتەوازەی دروست کرد دەناخۆ ئەو زەویەی کە لەم چۆڵەوانیایی لە کەڵەکچی هەیە ئەگەر دابەش بکرێتن زۆر ئاسانترە لەوی بچم زەوی لە شێخان بکڕم بەڵام پێم وایە دەستێک هەیە نایەوێت کەڵەکچی گەورەتر بێ نایەوێت کەڵەکچی جوانتر بێ بەڵێ ناحیەی کەڵەکچی یەکەم ئێستا زۆر حەسرە لە نسبەی قەتعەوە ئێمە گەر حکوومەت بتانیت ئەو قەتعەیە هەیە لەوڵا عەرزراعی بۆمان وەزع بکات دووەش سایدێکمان مایە لەو سەر تەواو بکات لەوانەیە ببتە بازارێک زۆر گەورە وەکەیە مەعادێک بۆمان بکرێتەوە بۆ تەلەبەیەک زۆرمان هەیە لە دەرێ مەسەڵەن وەک بەردەڕەش وەک ئاکرا کۆمەلگەی کەڵەکچی هیچ بۆی نەکریایە هەتا ئێستا کریایە بە نسبەی کەم شارعمانەیە هێشتا خۆلە چا نەکریایە لە ڕێگەوبانەکانی دەکرێت شارعمان باش نییە کەڵەکچی بەلێ و گەوراترین یعنی نەحیەیە بۆ شۆڵکردن بۆ کوردستان ژمارەی دانیشتانی لەوانەیە 7,000 نەفەرە بیت احتیمال هەیە 7,000 نەفەر هەیە حەزەکەین کەڵەکچیش وەک زاخۆ وەک ئەوانەی تر بخرێتە سەر ئەگە بەراورد بکەین نەحیەی کەڵەکچی لەگەڵ نەحیەکانی دیکەی هەرێمی کوردستان جیاوازیەکی هەیە بڵێ خزمەتی کەمترە زۆریش ئەندێ دەتوانن بە کامیرە سەوری کەن بگەڕێن ناو کۆلانەکان تەڵەبێک یەکجار زۆری هەیە مەدرسەمان کەمە وەک گۆتم دووبارەی دەکەمەوە ئەیەمان مەعادمان گەرەکە بۆمان بکرێتەوە زۆر تشت هەیە کەڵەکچی لە گەنجەکان گلەیلەوەی دەکەن دەڵێن شوێنێکی گشتی نییە خەڵک لەوێدا نیەتی هیچی نییە وەکو سەیرانگا وەکو جێگەی دانیشتنی مەسەلەن ئێواران نییە ئەی تشتەگەلەی نییە لە کەڵەکچی هیچ شوێنی گەشت و گوزاری هەیە خەڵک بێوسێت بەڵێ ئەگەر خزمەتی بکرێت ئێمە ئاومانەیە لە خوارێ توانێ بکرێتە سەیرانگا بۆمان لەیلا چا بکرێت هەمی تشت جی هەیە بەس نەکریایە زۆر خۆشە دەستکاری ینی کە بێتەکردن شۆل لێ بێتەکردن بۆ ینی بۆ منطقه ینی زۆر لە بەردەڕاش لە هەموو جێدێنە ئەو منطقەی سیاحەیە بەس لەسەر ڕووباری خازر لە دیمای کەلەکچە بەس پاشۆ لێ نەکریا چ ئەگە گرنگی پێ بدرێ پێتوان نییە خەڵکیشی زۆر گەشتیار خەڵکێکی یەکجار زۆر دێتن ئەوجا خەڵکێکی یەکجار زۆر دێتن نەبەست لە هەر لە کەلەکچی و ئەوە یعنی لە دەرەوەی کەلەکچی سە بخۆی وادێن ئەگەرە بێت و شێ بکرێتن لەوانەیە لە شێخان لە ئاکرێ لەوانەیە بێن گۆزاری زۆر جوان دڵڕفێنی زۆر جوانە ئاوێکی زۆر جوان و ئاوێکی زۆر ساردیە بەس با شوێنەکە عنی هیچ دەستکاری نەکریاگەی شۆ لێ نەکریاگە هەر عالەمەکە بەسەوە شتن ئەرێ گشتی کەلەکچی چۆن دەبی بەخدا لە ناحیەی خزمەتگوزاریە زۆر دەرخەم نەکریالی هیچ زۆر بێخودانە زۆر چی بۆ بکرێ یعنی تۆکو دانیشتوانێکی ئەوە چی بۆ بکرێ مهمترین تشت ینی سەکە بێتە تەوزەکردن قەتعا بۆ خەڵکەکان چونکی زۆر لەبان پشتێک ینی هیچ مال نییە کە مەثەن ئەوەی کە مەثەن 400 متر بیست هەر 400 متر کریایە 4 خانی ینی هەمی لەبان پشتێکە ینی کەس مەجال نییە و قەتعاش بەنسبەت سعر یەکجار زۆر سعری گرانە لێرە لە کەلەکچی ینی ئینسانی کە مەثەن بخوازێتن کە تشتێک بکڕێتن ناتوانێتن ینی قەتعی بکڕێت ناوەڵڵە بە ئاسانی ناتوانین لەبەر لێرە لە تقریبا بە سعر شێخان گرانترە
بۆ وای لێ هات وەڵڵا. ماری دانیشتوانەکەی زۆرە یەکجار زۆرە ژماری دانیشتوانی یەکجار زۆرن و لەبەر هەندەیە لی زۆر لە گەلەی لە ڕێگەوبانەکان دەکەن و نەبوونی پارک و نەبوونی نەخۆشخانەیەکی وەکو حتا پێویست ئێستا پارکێک بۆمان چێکریایە وا بزانم نابتە 600 متر پارکەکە عنیەوها بۆ دانیشتن کەلەکچی نابتە 400 حتا 600 متر دەرەچیت ئانا ئەمە پێویستمان بە پارکێکی یەکجار گەورەیە نییە ڕێگەوبان ڕێگەیبانە وەڵڵاهی ئەو علاس وانی ناو کۆڵانەکان و ڕێگای سەرکی ناوکۆڵان باشە هەند یعنی وایستە وەڵڵاهی بەڕاستی عنی وا هەرشۆ لێ دەکەم بەس هێشتا زۆری مایە کە هەمی بێتە چێکردن و بە ناحیە یعنی کە ئەی حەقی مۆلیدە و ئەو تشتانە هی ئێمە هی حەقی مۆلیدەی حکوومەت لە عالم لە هەموو یان لە دهۆک لە هەمی مەنتەقەکان گرانترە وەڵڵه ما مزانم يعني مثلا ديرينيا چاودێری نییە نزانم چ مەسەلا يعني گەلێک جا مثلا لە دهۆک کە مثلا 9000 لێرە بگە 11000 يعني لێرە لە منطقە يعني لە گەلی جێ گرانترە بەراوردی بکە لەگەڵ شوێنەکان کە جیاوازیشی زۆر جیاوازی هەیە ئەرێ وەڵڵه سڵاوتە سلااو لە تۆش تەندروستی چۆن ئێستا الحمد لله شکر بۆ خوددا تو وەکو گەنجێکی دانیشتووی نەحەی کەلەکتی پێویستی بە چیە وەڵا وەکو پێویستی بە پارکێکە و کۆ بەتانین خۆشی خۆمان لێ بەسەر بڵێن وەکو لێ نییە ناوەڵە پارکی لێ بەس وەکو پێویست نییە ئەڵێ وەڵە تەنها پێویستدان بە پارکە پارک و زۆر شتی تریش بەس وەکو گەنجێک یعنی من دەڵێن پارک ئەڵێ وەڵە باش وەک پێویست حکوومەت خزمەتی بە نەحەی کەلەکتی کردووە وەڵام من تا ڕادەیەک نازانم بەس یعنی هەتا ئێستا هیچ نییە ئەگەر خزمەتێک بکەم مەمنونی دەبی باش کەلەکتی گەورەیە دانیشتوانی زۆرە ئەرێوەڵە زۆر نزیک لازار نەفەر زیاترش بەلایانی کەمەوە زیاتر خەڵکی ئەم نەحەیە گلەی گانزدەی لەوە دەکەن دەڵێن ڕێگاوبانەکانی خراپە بەشەشی زۆر لە ڕێگاوبانەکانی ناو ئەو نەحەیە قیتاو نەکراوە با بڵێن سەبە نەکراوە وەڵا هەروە ئێستا زۆربەی ڕێگەی عنی هەر بخۆم ناتان پێ بچم زۆربەی ڕێگای نەتان پێ بچم لەبەروی ڕێگاکانە خۆش معنی مەجبورم ڕێگای خۆم دیرکەم لەبەروی ڕێگاکانە خۆشم نتان پێ بچم زۆربەی گەڕەکەەکانی ئەم نەحەی وایە ئارێوەڵ زۆربەی یعنی هێشتا خۆ قێرش نییە لە ناحیە زێتر بەکی لا باش ئەی لە ڕووی تەندروستیەوە نەخۆشخانەی وەک پێویستانەیە نەخۆشخانە لەسەری بۆ چارەسەری تا ڕادێکەیە بەس ئەوها نییە یعنی ئێستا نەخۆشێک بێت پچەک خەدار بێت لازم بشتە غێر جێک ناحەیەکەوە چارەسەری بۆ ناکرێت چارەسەری بۆ دەکرێت بەس تا ڕادەیەک وانە بۆ دەکرێت بەس نە ئەوە وەکو گەنجێک داواکاری تۆ چییە پامی تۆ چییە بۆی دەنجی تۆ بگەیتە لایەنی پەیوەندیدار وەڵڵا من وەکو گەنجێک پێویستی عنی ناحیە کەلەکچی بیگە ناحیەش بەس ئێمە دەمانەوێت پارکێکی خۆش لۆمان دابین بکرێت تاکو بتانین خۆشی خۆمان لێ بەسەر ببن خزمەت گوزاریە زۆر خزمەت گوزاری نییە ئەبینی وەکو قەزای شێخان زۆر لە کەلەکچی بچووکترە زۆر پێداویستی زۆرترە و پارکی لێ ئەو مستەشفەی لێ و یعنی شتەکانی زەڕور لە قەزای شێخان زۆرترە بەڵام ناحی گەلەکچی گەورەترە و لە ناس هیچی بۆ نەکراوە حکوومەت ئەڵێ هیچ بۆ ناحیە نایتەکرد بخۆت دەزانی نیوەی ئێستا فەرعەکان هێشتا قێر نەکراوە دەبینی بخۆت ئانی ئەوە حاڵی خەڵکی کەلەکچیە چی بۆ بکرێت وەڵە داوامان لە حکوومەت هەیە شارعەکان بانەکان بۆمان چا بکرێ حالەتی هەیە مەسەنەن شەڕێکیان شتێک برینداریەک ناتوانێت لێرە ناچارە سەری وەڵ ناگیری ناخێر دەرەوە ئارێ وەڵە ڕەوانەی قەزای شێخان دهۆک پارێزگای دۆ
کە پێداویستی زۆری نییە ئەو مستەشفەی کە بۆ ناحی کەلەکچی دابین کراوە. ینی حکوومەت هیچی بۆ ئێمە نەکردووە. آخر من جاحێدێکم ئەگەر پارکێک نەبێ تۆزێ خۆم دانیشم لۆرە یان شتێک ینی هیچ خۆیان ئەو گەنجانەی کە باز دەکەن نەبوونی پارک زیاتر خۆیان بەس سەرقاڵ دەکەن والله زیاتر. دینی پارکی وڵا زیاتر بە موبایل و دەرێ لە ناو بازارەکەی کەلەکچی ئەو بازارش وەکو هەموو بازارێکی تر نییە بازارێکی زۆر ئاساییە مەسەن جلکوبەرکیەکی ئاسایی دێرە بستێنی ئەکو هێش شتێکی ئەوان نییە دێرە ڕۆژانێ خۆ پێداویستی ڕۆژانە پێداویستی خۆت وەکو داواکاری ئێوە چییە وەکو گەنجەشی ئەم نەحەیە شارەعوبانەکان ئاگیان لە خەڵکە بێ خەڵک ئێستا ئەڵێ ئەوە فەرعی من قێر نەکراوە ئەوە بکرا بەڵێ پارەکە هاتووە بەڵام نازانێ بۆ کێ ڕەوانە کریاوە کەس ئاگای نییە مەسئولێک ناتوە بڵێ بە جاحێلێکی وەکو من ئای چیت ئەوێ چیت ناوێ هیچی بۆمان نەکردووە ئەمە 24 سەعات مەسەن ئای دەیەکە جەژنێکە ناتوانین لێرە هیچ شتێکی نییە کە بخۆمان بچینێ ناچارین کە بچینە دەرەوە مەسەرەن قەزای شێخان دۆهۆک سلەیمانی ئەوان وڵا لە ڕووی خزمەت گوزاری هیچ خزمەت گوزارێکی نەت تەنان سەرەتایشی بۆ نەکراوە تا ئێستا پارکێکمان نییە پارکێکمان نییە گەنجانمان بچێتە ناوی بەحەسێتەوە هەر لە ناو ئەم شارع و کۆڵانە و هەر دەڕواتە دەری باشە گەنجەکان زیات خۆیان بچ خەریک دەکەن وڵا گەنجەکان چ بڵێن دەڵێن گەنج داهاتوی وڵاتە بەڵام بەس داهاتوی وڵات نییە هەمووی تەخەڕوج دەکەن و بێ شۆل بێ ئیش هەمووی گەنجەکان دڵێن نێرا بۆی نەبوونی پارکێکی گشتی زۆر دێنە ناو بازار لە ناو بازار بەڵێ تۆ تەماشاکە ئێرانە سەوەرکە هەمووی گەنجە هیچ شوێنێک نییە بڕۆینە تێدا لە ڕووی پارکەوە لە ڕووی تەندروستیەوەش دوو نەخۆشخانەمان هەیە تەنها حەبی سەرێشیەیە هیچ خزمەت گوزارێک لەوێدا نییە بوونی نییە گلەی لەوەش دەکەن بەشێک لە خەڵکی نەحەی کەلەسی دەڵێن شوێنێکی گەشتیاریەکی جوانمان هەیە وەکو ڕووباری خازر و چەمی خازر بەڵام توشگوێ خراوە بەڵێ بەداخەوە تا ئێستا هیچ گرنگیەکی پێ نەدراوە ئەگەر گرنگی پێ بدرێت دەبێتە شوێنێکی گەشتیاری زۆر جوان چونکە ڕووباری خازرمان هەیە لەوێش ڕووباری گۆمرمان هەیە هەردوو ڕووبار لە یەکەوە لە چەم ئەمەرێ بەیەکەوە دەبەستێت شوێنێکی زۆر جوانە بۆ گەشتیاران ئەگەر گرنگی پێ بدرێت بکرێتە گەشتیاری گرنگی پێ نەدراوە یعنی پێ نەدراوە تەنانەت هەر سەلامیشی لێ نەکراوە خاڵکێکی زۆر سەردانی دەکەن دەستان بەڵێ زۆر خاستە نەو ڕۆژی عوتڵەیە هەینیان زۆر سەردانەکەن بۆ مەڵەوانەی بیت چ بۆ گەشتیاری بیت بۆ سەفرە بیت بەششی زۆر هەر لە گەنجانگلی لەوەی دەکەن بامڵێن دەڵێن هیچ پەیمانگایەک مامڵێن هیچ زانکۆیەک هیچ شوێنێک وەکو نەحیەکانی دیکە وەکو بە بەراورد لەگە قەزاکانی دیکە هیچیان بۆ دروست نەکردووە یعنی بۆ ئەوەی لێ بخوێنن تا ئێستا هیچ لەبەرەوەی کە ئێستا ناحیە نەبوو تا قەزا لەبەرەوە هێشتا هیچ پرۆژەیەکی خوێندنی تێدا نەکراوە مەسڵ پەینانگایە کۆلێژە و لەڕووی زۆر کەم و کورتیمان هەیە تەنانەت ئێستا ساحەیەکی مەلعەبێکی یازدە یاریزانیمان هەیە خۆڵە 2021 وا دەڕۆین بۆ 2022 مەلعەبێکمان هەیە خۆڵە ناتانی یاری پێدا بکەیت لە ڕووی ئەوەکەوە داواکاری ئەمە گەنجان پارکێک دروست بکرێت و پەرە بە ناخۆشخانەکان بدەن عیلاجی بۆی بێنن تەنها هیچ عیلاجێکی نییە تەنها حەبی سەرێشیە و گرنگی بە پرۆژەی جەم بدەن بۆ گەشتیاری بکەنە شوێنێکی گەشتیاری و مەڵعەبێکمان بۆ دروست بکرێت خزمەتی بەڕاستی خزمەتی نەکراوە تا ئێستا هیچ بۆ نەکراوە تا ئێستا پارکێکمان نییە تا ئێستا یازارزیمان نییە هیچ شوێنێک هیچ
هزار شوێن گەشتیاریمانیا لە ڕۆی غازرەوە کۆچە معامەرێت تا ئێستا هیچ بووی نەکراوە لە ڕۆی قازای بەدڕەش و قازای شێخان و پارێزگای دۆک تا ئێستا هەوڵ دەدەن و تا هیچیان نەکردووە بۆمان زۆر زۆرە لە پارێزگای دۆک وەک بزانمەکە من نەحیەیە باشە زۆر بڵێن کێشە گرفتی قەتەی حەدیان هەیە تا ئێستا قەتەی حەد لێرە تەوزیع ناکرێت بەرە وەڵڵا ئێستا هەر ماڵ و حەفت زڵامیانێ هەموو لە بانەکانیان گرتووە تا ئێستا کەلەکچی حەسر بووە لەو بانە هیچ جێگە نەماوە هەموو ناویەکەن قەتا بێت وەزەکردن زۆر باشە باش هەی لە ڕووی ڕێگەوبانەوە نەخۆشخانەوە لە ڕووی پەروەردەوە نەخۆشخانە هیچ خزمەتێکی نییە حەبی نییە هیچ نییە هەر هیچ بێ خزمەتە ناوەکاریتان وەڵە داواکارینەوەیە شتێک ماموو بکە نەرەندا هەرچەندە ناکەنیش بەس با داوای هارکاریمان بێن باشە بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوگی ویستی بوون ئەمە گلێوی و گانزدە و داواکاری هاوڵاتیانی نەحەیە کەلێکچی بوو لەبارەی نەحەیەکەیان وەک خۆیان دەڵێن نەحەیە کەلێکچی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پشتگوێ خرا و هیچی بۆ ناکراوە ئەگە بەراورد بکەین بە نەحەیەکانی دیکەی هەرێمی کوردستان کەمترین خزمەتگوزاری پێشکەش بەم نەحەیە کراوە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامی ئەمجارەی دەنجی خەڵک لە نەحەیە کەلەکچی سپاس بۆ ئێوە کە بینەر مامۆن سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا ئەڵلقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەستپێرم خواتان لەگەڵ